دوای ئەوەی وەزارەتی گواستنەوە و گەیاندن بڕیاریدا پاکێجی خێزانی بۆ هێڵەکانی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت بۆ داخستنی کۆمەڵێک ماڵپەڕی نەشیا و ڕێگری لەو بڵاوکراوانەی کە دەبنە هۆی توندوتیژی تایبەت بەو پرسە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و گەیاندن لە پەرلەمانی کوردستان سەردانی وەزارەتی گواستنەوەیان کرد. لە ڕابردوودا کاریگەری زۆریان لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگای کوردەواری دروست کردووە. واروها لیژنەکەمان تاکیدمان کردەوە و پێشنیازمان کرد کە بابەتی قەدەغەکردنی پۆبجیش بە دیاریکراوی لە کاتی پرۆسەی خوێندن بخرێتە سەر بابەتی پاکێجی خێزانی بە تایبەت لە سەرەتای دەستپێکردنی وەرزی خوێندن تا کۆتایی وەرزی خوێندن. لای خۆشیەوە وەزیری گواستنەوە و گەیاندن ئاماژەی بەوە کرد لە ئێستادا دوو کۆمپانیا پاکێژی خێزانیان پێشکەش بە کڕیارانیان کردووە و هاوڵاتیان دەتوانن سوودی لێوەربگرن لە هەمان کاتیشدا بە ڕێژەی لە سەدادا داشکانیان بۆ پاکێجی خێزانی کردووە. وادەی یەک مانگمانداوە بە گشت کۆمپانیەکانی گەیاندن کە ئەم کارە بکەن. ئەوەی زانیم دوونێ یەکەمین کۆمپانیا وەڵە دوو کۆمپانیا دەستیان پێکرد ئێستا بەردەستە پاکێجی خێزانی لە کۆمپانیای فاستلینک 20,000 بوو ئەوان کیتس پاکیجیان هەبوو کردیانە فامیلی پاکێج بە پێ ڕێنماییەکە ڕێکیان خستەوە لە 20,000 2,000شیان داشکاندن کرد کە دەکات 100 ئێستا هەرزانتر بووە بە 100 بەردەستەوە هەروەها لە گۆرانێت هەروەها ئەوانیش دەستیان پێکرد بە فامیلی پاکجووە بەردەستیشە. کۆمپانیەکانی دیکەش چاوەڕوانین کە گشت کۆمپانیەکان گەیاندن لە هەرێمی کوردستان پابەند بن بەم کارەوە خلالی مانگێک لە بەردەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. کەمتر لە 15 ڕۆژ لە بەردەستی کۆمپانیەکانی هێلی ئینتەرنێتدا هەیە تاکووە پاکێجە خێزانیە بۆ بەکارهێنەرانی و بەشداربووانیان فراهەم بکەن ڕێخستن و سانسۆرکردنی ماڵپەڕە نەشیا و نەگونجاوەکان لە سەرتۆڕی ئینتەرنێت ڕێک بخەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.